بەڵێ ئەمە بە پێ و بەداچوونی کردومانە لە خلالی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا هەندێک ئاماری ڕسمیمان وەرگرتووە تقریبەن لە ١٤٤ ڕێژەی بێکاری بەرز بۆتەوە و لە تقریبەن 73 خەڵک بەعام تووشی کێشەی ئابووری بووەتەوە کە ئەمە هەموو زیاتر بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و قەیرانی بێکاری ئەمە بەگشتی بەڵام ئەگەر ئێمە بین لەسەر ئاستی سێکتەرەکان تەماشا بکەین دەبینین لە ماوەی قەدەغەی هاتوچۆیە کۆمەڵێک سێکتەر بە تەواوی وەستان مەسەلەن سێکتەری هاتوچۆ ئەوەی کە لە زمینی کەرتی هاتوچۆیە وەکو تەکسی و گواستنەوەی گشتی و ئەوانە بە تەنها لە شاری هەولێر بۆ نمونە بەس ئەوانەی کە تەکسی کارەکان حدودی 45,000 کەسن ئەمانە لەو ماوەیە بێکار بوونە لە کەرتەکانی تر مەسەلەن پیشەسازی کارگەکان زۆربەی وەسان تەمەن بێزگە لەوەی کە کارگەکان لە خلالی ساڵانی ڕابردووە ینی بە ڕێژەیەکی یەکجار زۆر داخرابوون ینی مثلەن لە کوی 3700 کارگە تقریبن حدودی 2200یان داخراون لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لەو ماوەشا کە قەیرانی بێکاری قەیرانی کۆرۆنا هەبوو بە هەمان شێوە بەشێکی زۆریان داخراون کە مەزەناکرێن حدودی 200,000 کرێکار لەو داخران و لە داخرانی کارگەکان و لە کاتی بڵاوبوونەوەی کۆرۆنا بەهۆی کارکردن لە کارگەکانە زەرمەند بن زایدەن بۆ نمونە ئێمە 4-5 کارگەی چیمەنتۆی گەورەمان هەیە لە کوردستانە کە بە حدود 5,000 کرێکار تایە کارەکە لە کاتی قەدەغەی هاتوچۆ و کۆرۆنا تقریبن لە 175 کرێکارەکانیان بێکار بوون ڕەوانی ماڵەوە کرابوونەوە ینی تقریبن 4,000 زیاتر کرێکار لەو کەرتەشە بێکار ئەمانە هەمووی ئاماژەن بەوەی کە دەتوانین بڵێن کە قەیرانی بێکاری لە سەردەمی قەدەغەی هاتوچۆ و بڵاوبوونەوەی گەورەترین قەیران بۆ لەناو کۆمەڵگایەوە بە پلەی یەکەمیش تەوان کرێکاران زەرمەند بوونە لەو بارودۆخەیە بەپێی یاسای کار ژمارە 71 ساڵی 1970 هەندێک ماف دابین کراوە بۆ کرێکاران مەسەرەن ئەگەر بەهۆی حاڵەتێکی لە ناکاو زروفێکی ناچاریەوە کار وەستا کرێکاران دەبێ خاوەنکارەکانیان موچەی مانگێکیان بە تەواوی پێ بدەن بەبێ هیچ لێبڕینێک بەڵام وەکو بە دوواداچوونی ئێمە دەبینین بەشێکی زۆر لە خاوەنکارەکان و کۆمپانیاکان ئەم مافیان نەداوە بە کرێکاران و زایدەن ژمارەیەکیشیان لە کار دەرکراون بەنی لە خلالی ئەو قەدەغەی هاتوچۆیە بەبێ هیچ ینی بە تەلەفۆنێک نێدراونەتە ماڵەوە